عندي مال هي سيري دراماي تركي أكن آية دراماي تركي لري شرعوا أجر عندي باس ما بوكي زور ممنونة بين يعني براسي من ما أبيك بيش يسا دراماي كابو باس يعني كرد والله سير من كردوا حسب ما باس يعني كرد لين أفرتي كابو يعني بطولي دراما كأفرتي كابو جني كسيكي ترى للاي كسيكي ترى مينته لكسيكي ترى إيش عامله يعني أفرتي لبيني سيبيعوا ما تأثيراتي جانبي لسر مجتمعي خومان ولا سر عفرت وكتش وخشك ودايكمان أبيض يعني براسي بداخل وهني جار بيويستا أقدر شارك كرينا نقدر ماي تركي هر برنامج لتيفي كاني كردستان ولا سر شاشي موبايل كانوا بخش بكريا أم برنامج بيت كدور لدستور ودور لدابو نريتي كردواري وإسلامتي خومان بيت کاریگەریکی نەریێنی سلبی زۆر یەبێ لەسەر کۆمەڵگا بەتایبەت لەسەر خێزان و بەتایبەتتر لەسەر ئافرەت تۆ باوەڕ ئەەکەی بەرنامە هەبووە لەسەر ئەو شاشانی کە لە کوردستانە پەخش ئەکرێت بەرنامەی ئافرەتان بووە باشە باوەڕەتە بێت ئەوەی من ئاگادار بم زیاد بۆ 4 ماڵ بۆ 5 ماڵی دێتێک چوو ئافرەتەکە بۆ نمونە لە ماڵەوە دانیشتووە سەیری ئەم ئافرەتاکە بەرنامە پێشکەشەکە میوان ئەهێنێ چەپڵی بۆ لێدەن والحاصل میوانێکی کراوا هێنێ میوانێک بەمانای هەموو شێوازێک ئەم کەسە ئازادیکی ڕەهای هەیە لە ژیانە ئەچێ ناچێ ئەخوا ناخوا کەس پێی ناڵێت بان چاو دوو برۆی پێوەیە ئەم ئافرەتە لە ماڵەوە یعنی ئافرەتێ بۆ وەکو مەڕوا بوو یعنی پەروەردەیەکی زۆر جوانی هەبووە کاتێک ئەم کار ئەکتەری بینیوە لەسەر ئەم شاشەیە بەم شێوازە هەڵسوکەوتی کردووە و میوانێکی ئەوەندە کراوی هێناوە هیچ کەسێک بۆی نییە لە ژیانیا پێی بڵێت بۆ چۆ ئەڕۆیت و بۆ چۆ ناڕۆی هەستاوە هەمان شتی داوا کردووە لە پیاوەکەی باشە بتوێنێتەوە کاکە ئێمە پێش ئەوەی موسڵمان بین باشە پێش ئەوەی موسڵمانی کاکە ئێمە کوردین و کوردش بەڕاستی کۆمەڵێ کە لە پور و دابوونەریتی تایبەت بەخۆی هەیە باشە دابوونەریتی تایبەت بەخۆی هەیە ئێمە ناکرێت تەجاوزی ئەو دابوونەریتانە بکەین ناچار کێشە کەوتۆتە ئەو ماڵەوە کێشەکەش بە تەلاق بەداخەوە بە جیابوونەوەی ئەو ژن و پیاوە کۆتایی پێهاتووە ئەنجا درامای تورکی پڕێتی لە خیانەت یعنی پیاوەکە ژنی هەیە ژنەکە لە پشتی پیاوەکەوە دۆستایەتیەکی کردووە لەگەڵ پیاوێکی ترا پیاوەکەش بە هەمان شێوە دۆستایەتی کردووە لەگەڵ یەک دوو ژنی ترە ئەمە یعنی کاریگەریەکی نەریێنی زۆر ئەبێ بەسەر کۆمەلگاوە بۆیە بینینی ئەو تەمەشاکردنی ئەو درامایانە بۆ خۆی لە خۆیە بەرەکەت دەماڵ هەڵەگرێت بەرەکەتی خۆشەویستی هەڵەگرێت یعنی برایوتی یعنی کە ئەچوومەوە بۆ ماڵ بەڕاستی سەیری ئەم هینەمە کرد چی پێڵەن سەیری ئەم فلیمانەمە کرد وتی خێزانەکەم زۆری پێوتم واز بێنە وازی ناهێنا وتی ڕۆژی وتی بەڕاستی ئەو کوڕە زۆر جوانە چۆتە دڵمەوە وتی کێشان بەدەمیا وتمەوە تۆڵی چی ئەی وتی بە قوربان تۆ وازت لە خۆشەویستی من هێناوە بەڕاستی نەقسەم لەگەڵا ئەەکەی نە ئەم بیتە دەرەوە مدمینی ئەم فلیمە بوویتە باشە وە خەریکە ئەچیتە ناو چاوی ئەم کچانەوە کە لەم فلیمەیە دیارن کە ئەم ئافرەتانە خۆ ئەزانێت چکار ئەکتەریەکەن ڕەنگە هەتا ئێسا یەک دوو شووی کردبی هەتا ئێسا بۆ خۆی لە شوقەیە لەگە سەگێکا بژێ باشە منش نەفسم هەیە وتی کە ئەوەم وت ئیتر پیاوەکەم تەرکیدە وازی لێ هێنا بۆیە کاریگەریەکی زۆر نەرێنی و سلبی هەیە بەسەر کۆمەڵگاوە بە تایبەت بەسەر تاکی کوردەوە و بە تایبەتتر لەناو کۆمەڵگای خۆمانە بەسەر خێزانی کوردەوە و بەسەر ئافرەتەوە